سەبارە بە ڕۆشنبیری منداڵانی سلێمانی چالاکیەکانی تەرخان دەکات بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارە بە کار و چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی بۆ مەبەستا زۆر بەڕێز هاوڕێ ڕەشید بەڕێوەبەری چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی. ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. کاک هاوڕێ سڵاو لێ بێبانیت با زۆر بەخێر بیت. سڵاو لە بەڕێستان لە بینەران و بیسەرانی کەناڵی کورسات نوێیزی خۆشەویست باش سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزت. ڕۆشنبیری منداڵانی سلێمانی کار و چالاکیەکانی تەرخان دەکات بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. دەمەوێت بەسێکم ئەمە بۆ کار و چالاکیەکانتان لە چیا خۆی دەبینێتەوە؟ ڕاستە ئێمە وەکو تاکە فەرمانگەی مناڵان کە سەر بە حکوومەت یاریمی کوردستانین بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی سەر بە بەڕێوەبەراتی گشتی هونەر و سلێمانی 6 مانگی یەکەم لە 24 کۆمەڵی چالاکی زۆرمان ئەنجامما بۆ سەرجەم مناڵانی سلێمانی بە تایبەتی هەتا پەلمان هاویش بۆ دەرەوەی سلێمانیش دەربەنی خانی خۆشەویست لەوێش چالاکیمان ئەنجامما. ئێمە وەکو بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی ساڵانە چالاکیمان هەیە، چالاکی هەمە جۆرمان هەیە، هەتا مانگی 6 هەموو چین و توێژەکانی گرتەوە. بەڵام لەسەر داواکاری خودی بەڕێوەبەری بەشی مناڵان کاگاوکار پێی باش بوو، بیرۆکەیەکی زۆر باشیش بوو. بەڕاستی لە ساڵانی ڕابردووە ئێمە درکمان بەوە نەکردبوو کە گرنگە چالاکیەکان گۆڕانکاری تیا بکەین، هی هەر نەبێت لە ساڵێکدا 6 مانگ بۆ بیئەیەکی تر کە پێویستیانە. بەڕاستی من هەتا ئەو پێشنیاری نەکرد، من نەمزانی کە کۆمەڵی شوێن هەیە مەسەلەن وەکو خانەی ناوجوانان کە سەر بە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتیە، دوای ئەوەی کە پشووی هاوینیت ئیتر چۆنەڵی لە شوێنەکە قەتی زەبن و هیچ بۆیان نییە مەسەلەن بڕۆن بۆ خولێک بەشداری خول بکەن چی، هەم ئەوان هەم نابیستان هەم ئەوانەی کە بەداخەوە نەخۆشی ئۆتیزمیان هەیە داونیان هەیە، ئەمانە چۆنەڵی کە مەکتەب تەواو ئەبێ ئەو 3 مانگە پشووە قەتی زەبن هیچ شوێنێک نییە بۆی بڕۆن. بۆیە لەسەر داواکاری بەڕێوەبەرەکەمان پێمان باش بوو کە ئەم 6 مانگەی ماوە هەوڵبین چالاکی لەسەر چالاکی بۆ ئەو 3-4 بیئەیە بکەین کە بەڕاستی بێبەشن لە چالاکیەکان. چالاکیەکانمان هەمە جۆرە بێ، چالاکیەکان هەمە جۆرە بێت، جیاوازی هەیە لەگەڵ. ئێستا مەسەلەن چالاکی پێش ئاهەنگی گۆرانی مۆسیقامان کردووە، مەسەلەن زۆر ئیشی ترمان کردووە، خولمان کردووە ڕۆچیی، بەڵام چالاکیەکانی ئەوان تایبەتە. بۆ نمونە ئەوان پێیان خۆشە جیاوازە چالە، مەسەلەن ئەگەر خانەی ناوجوانان مەسەلەن بە زمانی خۆیان ئەڵێن ماڵی ناوجوانان، ئەگەر ئەوان باس بکەین ئەوان پێویستیان بە هاتنە دەرەوەیە. بۆ نمونە ڕۆژێک بیان بین بۆ بینینی ئاشکەوتێک، ڕۆژێک بیان بین بۆ بینینی فڕۆکەخانە، ڕۆژێک بیان بین بۆ شوێنێکی کەلتوری ئەم شارە، ڕۆژێک بیان بین بۆ مەلەوانگەیەک 3 ساعت 4 ساعت، ڕۆژێک هەوڵ بین لەگەڵ نابیستەکانە یاریەکی وەرزشیان بۆ ئامادەکەین بەیەکەوە یاریەکە بکەن، خەڵات بکرێن، چۆنەڵی بەرپرسانی ئەم شارە بانکەین پارێزگا کوێ بەڕێوەبەری گشتی بۆ ئەوەی ئەوانیش هەست بکەن کە هیچ جیاوازیەکیان نییە لە ڕووی ژیانەوە. ڕاستە لە ڕووی جستەیەوە لەوانەیە کەمێک جیاوازی هەبێ، بەڵام لە ڕووی ژیانکردنەوە ئەم گردونە بۆ هەمومانە. یعنی هەرچی بی تۆ ئینسانی پێویستەکە وەکو مرۆڤ پشی، بۆیە چالاکیەکانمان جۆرە و جۆرە بۆ ئەوان. ئێستا چالاکی ئەم دقەیە کە لەگەڵ بەڕێستا دانیشتوم ماڵی ناوجوانان بە هاوبەشی لەگەڵ ڕۆشنبیری مناڵانی سلێمانی ئەڕۆن بۆ ئوتێل فەراح کە شوێنێکی کەلتوریە لە ناو شاری سلێمانی، دواتر دەچن بۆ سەرای ئازادی بۆ بەڵێ خانەی نەوجوانان. مناڵەکانیان هێناوە، گروپێکی ئێمەش سەرپەرشتی ئەکا دامی تر هەموو شتەکان عینی ئەوان بەس سەرپەرشتی مناڵەکانەکەن. مەسەلەن ئەوە خاڵێکی گرنگە. ئێمە تەڵەبێمان پێشکەش کردووە کە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی هاوکارمان بێ، بەڵام چاوەڕێشمان نەکردووە هاوکارێکە بگات لەسەر خودی بەڕێوەبەر ئەڵێ وەکو لایەنێکی ئینسانی من ئەگەر کەسیش دامم نەکا ئەم ئیشە ئەەکەم بەڕاستی دەستخۆشی لێەکەم. بەڕێوەبەری بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کاگاوکار ئەڵێ وەکو لایەنێکی ئینسانی ئەگەر دامیش نەکرێ من ئەو ئیشاکەم، بەس هیوادارم کە هەم بەڕێوەبەراتی گشتی هەم لایەنی پەیوەندیدار هەم خێرخواست بەڕاستی زۆر زەرورە. من خۆم ئەڵێم چەند ساڵە لە مەجای مناڵانە کارەکەم ئەم بیرۆکەیم نەبووە کە ئەوانیش
بەشکەم لە چالەکەەکانم بۆی ضرورە خولیان بۆ بکرێتەوە و ئەو چالاکیانی کە پێشتر باسم کرد بۆیان ئەنجام بدرێت. منداڵەکانی ئەوێ ڕێیان چۆنە بەم چوونە دەرەوەیان پێشە داوایان کردبوو یاخۆ پێشتر ئەیانزانی کە هاوڕێکانیان لە کاتی پشووی هاویندا سەردانی شوێنەکان دەکەن دەچن بۆ خول ئەمان دازانین کە لەوە بێبەشن. ڕاستە من وەکو خۆم ئاگاداری ئەوە نەبووم چکە لەگەڵیان نەبووم بەس ئێمە کۆبووینەوە لەگەڵ بەڕێز خانەی نەوجوانانی سلێمانی ڕێکخراوی ناوەکەی میسۆ لەگەڵ چاودێری کۆمەڵایەتی لەگەڵ خاتوبەهار ئەوان کۆبووینەوە ئەوان باسی مەعاناتەکانی مناڵەکانیان کرد تاوان ئەوان لیانەوە نزیکن باسی مەعاناتی مناڵەکانیان کە چەند حەز بە شتاکەن هەر ئەم شۆ مەسجێکیان نردووە ئەڵێ پیان خۆشە چالاکیەکان بۆ بکەین وەکو گروپی شاخەوانی یعنی ئەوان هەموو شتێک ئەدرکێنن لای مامۆستاکانیان ئەوانیش لەگەڵ ئێمە تاوتویەکەن ئێمەش بەرنمەیەکی بۆدانین کام شت گونجاو بێ کام شت بتوانن بیکەن ئێمە بە دڵنیایەوەیان ئەنجامین ئەوان بەڵێ باسی ئەوان کردووە کە بێتاقەت بووین با بڕۆین بەشداری خولێ بکەین چی بکەین ئێمە بەڵێ بەرنامەمان زۆر بۆ داناون یانی زیاتر لە 12 بۆ 15 چالاکیمان حاضر کردووە کە مەوعیدی سیان چوارێکمان سابت کردووە بۆی ئەمانە تاوابی دوات چالاکی تر ئێمە لە ناو فەرمانگەکەی خۆمانە خولی شێوەکاریەکەینەوە هەوڵ ئەدەین مناڵەکانی ئەوان بە پاس ڕۆژانە بێن بۆ خولەکە سعاتێک 2 ساعت لای ئێمە بن خولەکە بەشداری بکەن و بگەڕێنەوە بۆ خانەکە یان بە خۆشحاڵی و ڕێکخراوی باکۆ کە چەند دکتۆرێکی بەڕێزە لە مەجای ڤێتەرنەریە ئیشەکەن بەڵێنیان ناوە کە بێن بۆ لای ئێمە لە هۆڵێکی جوانی خەنجی لەمان هەیە لە ناو فەرمانگە مناڵەکانیش ئەهێنن بۆ ئەوێ بەپاس باشە لەوێ دکتۆرەکان باسی بەخێوکردن و مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵ ئەەکەن ڕێکخراوی باکۆ ڕێکخراکی ڤێتەرنەری کۆمەڵی دکتۆری بەڕێزن کە شارەزایان هەیە لەسەر چۆن بەخێوکردن و مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵ یعنی ئەم شتانە ئەکەن ئەو مناڵانە تەمە شتێکی جیاواز ئەبینن ئەمانە لە بەرنامەمانە ئیشەڵڵا لەم 1-2 مانگەی داهاتوودا ئەنجامی ئەدەین منداڵەکان لە کاتی خوێندنی ئاسانیاندا لەگەڵ هەر خوێندکارێکی مەکتەبەکاندا دەخوێنن یاخۆت ئەوان شوێنیان جیاوازە لەوانەیە ئەو زانیاری تەواوم نەبێت چکە وەکو وتم ئەوان مامۆستای تایبەتی خۆیان هەیە بەڵام بە تەکید تێکەڵی شەی و قوتابخانەی خۆشیان هەیە چکە فەرقی هەیە بیەکان مەسەلەن خانەی ناوجوانان چیایە مەسەلەن نابیستان چیایە نەخۆشانی داون چیایە ئەمانە ئێمە ئیش بۆ هەر هەمویانەکەین هەر ێکە و مەسەلەن بەرنامە پرۆگرامی خۆی هەیە لەبەرەوە ئێمە بڵین باسی ئەم چالاکییان بۆ بکەین باسەن چالاکیەکانیان بۆ پێشکەشکەین بەڵێ ئەمە لە ڕووی چالاکی و لە ڕووی خول بۆکردنەوەیانە لە ڕووی دەرونیەوە تا چەندێک ئەم منداڵانە پێویستان بەوەیە کە ئاگاداریان کرێت چارەسەر بکرێن یاخۆت شۆ لە شێوازەکان دۆخی دەرونیان چۆنە هەر لە ڕووی دەرونیەوە ئەمڕۆ کە ئەو مناڵە لە ماڵەکەی لە ماڵی ناوجوانیانێتە دەرەوە سوار پاسێگە بێت و ئەڕوا بۆ مەتحەفێک و لەگەڵ هاوڕێکانیە و کۆمەڵی مامۆستای لەگەڵایە و مەسەلەن نان خواردنێکی ئاسایی ئەخوا و خواردنی بەسییتمان بۆ ئامادە کردوون لە پاسەکەیە گۆرانی مۆسیقاکەن 2-3 سعادێنە دەرەوە جەوگۆڕینەوە بە دڵنیایی ئەوە تەسیری زۆر زۆرە پێرێ ئێوارە دوێنێ نەبوو پێرێ ئێوارە یاریە کە بوو لە چاودێری کۆمەڵاتی قاعەیەکیان هەیە لە سەر شەستێکە ڕۆشتین کۆمەڵێ مناڵی داوەنی لێبوو یعنی سەحەیەکی جوان ئەم هەموو تۆپە هەمووی شووتی لیا و پەنارخی لیایی ئێمە هەستوان بە خەم ئەکرد بەڵام ئەوان هەستیان بە شادی ئەکرد بۆ لە بەرەوەی هاتوونە دەرەوە جەوێکی جیاوازیان بینیوە یعنی سێری دایک و باوکەکانیانەکەی پێەکەن بەدە مناڵەکان و کە گۆڵی کرد وایە کرد بۆ دەی لە ڕووی دەرونیەوە تەسیری زۆر زۆر هەیە شتێکی زۆر باشە هیوادارم لە ئێمەوە مەسەن هەر ئێمە نەبین هەموو لایانی پەیوەندیدارەکان بیر لەوە بکەنەوە کە ئەو بیانەی فەرامۆش ناڵێن فەرامۆشکراون بەڵام لە ڕووی هەندێک چالاکیەوە لە ڕووی هەندێک تێکەڵکردنەوە فەرامۆشکراوە هیوادارم ئەوە نەمێنێ و مشارەکان پێ بکەین لەگەڵ خۆمانە چۆن مناڵەکانی ئێمە چێژە بینن لە ئاهەنگی گۆرانی مۆسیقا لە بینی نیشانوی مناڵان لە ڕۆشتن بۆ مەسەلەن شاری یاری چۆچە مناڵەکانی تریش بە هەمان شێوە
بەشداری پێ بکرێت. پێیانتان بۆ بەگشتی و مامۆستای ئەم خوێندکارانە بۆ کەسانی کە ڕۆژانە بەر ئەم منداڵانە دەکەون ئەو شوێنانی کە ئەم منداڵانە سەردانیان دەکات ئێوە داواکاریتان لەوان چیە پێیانتان بۆ ئەوان چییە؟ پەیامان بۆ هەموو مامۆستایان هەیە کە لەو بەشانی بەڕێزت باسی کرد وەکو مامۆستاترێ لە خانەی ناوجوانان وەکو خات و بەهار لە چاودێری کۆمەڵایەتی وەکو خات و گوڵزار کە هاتوون لەگەڵ ئێمە دانیشتون و معاناتی ئەوانیان بۆ ئێمە باس کردووە و بۆ ئەوەی ئێمە لەگەڵیانە کاری هاوبەش بکەین بۆ خزمەتی و مناڵانە ئەوانیش بێنن لای ئێمە مەسەلەن بەیەکەوە ئیشێک بکەین کە هەر نەبێ دڵی دوو مناڵ خۆشکەی زۆرە بە تایبەتی مناڵێک کە لە ماڵەوە قەتیس بووە ناچێتە دەرەوە یانی پێشداری پێ بکەین من لێرەوە بە هەمویان ئەڵێم وەرنە لای ئێمە وەکو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی ئەوەی لە دەستمان نابێ و لە توانامانەوەی لە قودرەتی ئێمە بێ دڵنیا بن کەم تەرخەمی ناکەی. زۆر سپاس بە زۆر بەڕێز هاوڕێ ڕەشید بەڕێبەری چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی سپاس بۆ کە لەبانی ئەمڕۆی کوردستان لەگەڵ ئێمە مادە. سپاس بۆ بەڕێستان چای مەژید زۆر سپاس چاوەکەم.